سەرباری قەیرانی دارایی و بێپارەیی و بێبازاڕی با پێی بە دۆداچوونەکانی کەناڵی گەلی کوردستان کڕین و فرۆشتن و بەکارهێنانی دەرمان و کەرەسەی جوانکاری گەرمترین بازاڕیان هەیە. ئەم خانمە خاوەنی یەکێک لە دوکانەکانی فرۆشتنی تایبەت بە جوانکاری خانمانە و دەڵێت ڕۆژانە داواکاریەکی زۆر لەسەر بابەتەکانی جوانکاری هەیە و لە 80% کچان هەندێک کاتیش کوڕان سەردانمان دەکەن و داوای ئەو دەرمان و کەرەسانە دەکەن کە لە گۆڕانکاری جەستەییدا بەکار دەهێنرێت. خەڵک لە ئێستایا بیل لەوە ناکاتەوە، بیلەوە کاتەوە جوانکردنی ئەو لەشە لە ئێستایا زەرورە پێویستە. ئەو دەرمانانە بەکارێن حەبە مەڵحەمە چیەوەی کە ئەفرۆشرێت و ئاگداربی لە بازار. شێوازەکەی لە پێشە لە کرێماتەوانێ با بڵم کرێماتە ئێستا کرێمات زۆ ئەو ڕەواجی نەماگە لە پێجەکانی شادی قەت بین لە ئینگلیش لەسەر لەسەر حەبەکرێ و زیاتریش عینە کاتیشا شافیش بە هەمان شێوە. ئەگەرچی کڕین و فرۆشتن بەم بابەت و کەرەسانەوە با شێوەیەکی ڕاستەخۆ لە بازاڕەکاندا ڕێگە پێدراو نییە و هەر کەسێک مامەڵە بەو دەرمانانەوە بکات سزای توندی یاسایی دەدرێت، بەڵام ئێستا بەشێک لە فرۆشیاران لە ڕێگەی ئۆنلاینەوە بەرهەمەکانیان دەخەنە ڕوو لەوێشەوە بازاڕێکی گەرمی لەسرە. ئەمە حازرەوەکرێ دەستنەوە بەپێی حەجم و پێویستی لە حەبەکانیش کە بەکار بێت ئەگەر لە ڕێژێکی زیاتر بەکار بێت بۆی هەیە ببێ بە مادەی ژەهراوی لە لەشا و کەسەکە پێی ژەهراوی بێت و جانی پێ لە دەستبات. نەشتەرگەریەکانیش بە دڵنیایەوە هیچ نەشتەرگەریەک نییە بە دوور بێ لەوەی کە کۆمپلیکیشن یعنی دەرەنجامی نەخوازراوی نەبێت، هەر هەمووی احتیمالێک لە احتیمالەکان و نەخۆشەکە بۆی باسەکرێت، بەڵام لەگەڵ بەکارهێنانی تەکنیکی باش بنەمایەکی زانستی و بە شێوەیە کە لەگەڵ لەشی کەسەکەیە بگونجێت ئەم احتیمالانە کەمتر ئەبێ. ئەژنا ئەوانش بە دڵنیایەوە مەشاکیلیان هەیە و زۆر کەس هەیە بەهۆی ئەوەوە بۆتە هۆی کە بەشێک لە بەشەکانی لەشی تووشی نەخۆشی بێت یان ماوەی درێژخایەن لە خەسخانەیە بیان بۆی هەیە هەرگیانش لەسەر دەستبات. سەرۆکی لیژناو بەشەکانی قایمقامەتی سلێمانیش دەڵێت ڕێگە نادرێت بە هیچ کەسولایەنێک مامەڵە بەو جۆرە دەرمان و کەرەستانەوە بکات. هەر کەسێکیش مامەڵەی پێوە بکات سزای توندی یاسایی دەدرێت، چونکە سەلامەتی و پاراستنی تەندروستی هاوڵاتیان لە سەرووی هەموو شتێکەوەیە. لە ڕێگەی لیژنەی هاوبەشی تەندروستیەوە کە سەر بە لیژنە هاوبەشەکانە هەموو ئەو شوێنانەی کە موادی جوانکاری یان موادی زیادکردنی کێش و دابەزانی کێش و فود سەپلیمنتەکان خۆراکاری دەدەرەکان دەفرۆشن بە وردی چاودێریانەکەین. لە ماوەی ڕابردووە بەشێکی زۆرمان لە شوێنانە داخستووە، بڕێکی زۆر موادمان بە سەدان هەزار موادمان بەسەرا گرتووە کە بەپێی ڕێنمایی نەبوو بە شێوازێکی ناسایی هاتوۆتە پارێزگای سلێمانی و بەدەر لەوەش چەندی کەیسمانێت دراوە بە دادگا لەبەرەوەی کە ئەو دەرمانە نافرۆشن. بەکارهێنانی دەرمان و کەرەستەکانی جوانکاری و گۆڕانکاری لە جەستەییدا لای بەشێک لە کچان و کوڕان بگرە لای ژنان و پیاوانیش لە هەرێمی کوردستاندا بێ گوێدانە لێکەوتە و مەترسیەکانی بۆتە دیاردە. هەمیشە لایەنە تەندروستیەکانی شۆشداری تون دەدەن لە زیاد ڕەویکردن لەم جۆرە دەرمانانە. ئایندەی تەندروستی مرۆڤ بەرەو مەترسی دەبات و ڕەنگە کارەساتی دڵتەزێن و مردنیشی لێ بکەوێتەوە. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.